بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. گەورەترین ئەرکێک کە مناڵە سەرشانی بێ و پێویستە دایک و باوک ڕایان بێنن بریتیە لە پەرستش. چونکە بەڕاستی ئەو مناڵەی کە ئەمڕۆ منداڵە بەیانی گەورەیە، ئەگەر دەست و پەنجەی لەگەڵ عیبادەتا نەرم نەکا دوایی بە قورسیەتە ژێربار. ئیشەکانی زۆر بەلاوە سەختە، وەکو هەر مناڵێک وایە کە لە مناڵیەوە حیجابی بۆ نەکەیت دوایی قورسە لەشکێبی بەسەریە و فێر بێ خۆی داپۆشێ. عیبادەتیش هەروایە. بۆیە خوای گەورە کە باسی ئیسماعیلەکە فەرمێ وەکانە یەئمڕ ئەهلەه بالصەلاة، فەرمێ ئیسماعیل یەکێ لە سفەتە جوانەکانی ئەوە بوو کە ئەمری بە کەسوکار و مناڵەکانی ئەکرد بە نوێژ. خوای گەورە فەرمێ وەئمر ئەهلەکە بالصەلاة، ئەمریان پێکە بە نوێژ. واتە نوێژ بە ئەمر ئەکرێ. مەفروزە دایک و باوک دەستیان بە مناڵەوە بێ. کوڕم نوێژەکەت، باوەجان مزگەوتەکەت، باوەجان دەست نوێژەکەت، باوەجان سونەتەکانت، دەستی بگری لەگەڵ دەستی خۆتا بیبی بۆ مزگەوت. ئەمە بەڕاستی ئیشی دایک و باوکە. چۆن ئەتوانی ئەمە بکەیت؟ ئەمە بە بەردەوامیە بێ. وەستەبیر عەلەیها، ئەوە نیە یەکجار بڵێ ئەی پێم نەوتی ساڵە لەم و بێژ من پێم نەوتیە بێ نوێژەکانە بە مەزبوطی بکەی، پێی مەڵێ خۆ پێشیکەوە دەستی بگرە یاڵا باوەجان ئادەی بانگی فەرموو 5 دقیقەی تر هەمومان حازرە بین ئەچین بۆ مزگەوت. باشە باوەجان، نەش پرزەی و نە پەلەپەلی و نە ڕاکەڕاک، بە هادیئی مناڵ ئەبێ جێبێکی وای بۆ دروستکرێ حەزی لە نوێژەکە بێ. حەزکا بڵێ ئەڵڵا ئێستا چینە مزگەوت، ئێستاکە نوێژەکەمانەکەین بە جەماعەت، ئێستاکە ڕەفیقەکانمە بینم، ئێستاکەنە مامۆستا دوخسی خۆشمان بۆکە، ئێستاکەنە باوکمان شتێکمان بۆ کڕێ لە ڕێگا. ئەبێ جەوی مزگەوت جەوێکی شیرین بێ، جەوێکی خۆش بێ، نابێت جەوێکی ترسناک بێ. ئەو چێ مناڵی هێناوە؟ ئەو مناڵە بۆچی واکە؟ ئەو مناڵە جاکەنەوە بیخەنە بینی خۆتان، ئەو مناڵە با دەنگەدەیان لێوە نەیە. جا باوکی مناڵ کە لە مزگەوتانەما ئیتر مزگەوت چی ئەمێنێتەوە؟ بەیانی چوار پیرەمێنێتەوە کو ئێمە و بەیانی ماڵاوایی یەکەن مزگەوتەکان چۆڵە بن. ئێمە ئەبێ مڕاهەنە لەسەر مناڵەکانمان بکەین کە دوای خۆمان مزگەوتەکان و شوێنەکانمان نێڵن بەتاڵ بێ. ئەمەش ئەسڵە. بۆیە مناڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ مروا ئەولادەکم بالصەلاة وهم ئەبناء 7. ئەمر بە مناڵەکانتان کەن کە نوێژکەن لە کاتێکا 7 ساڵن. سبحان الله، ڕێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ئەڵێ تەمەنی فێربوون، تەمەنی ئەوەی کە مناڵ ڕاست و چەپ چاک و خراپ لێک جاکاتەوە تەمەنی 7 ساڵیە. سەیری چەند جوان ئەم حەدیسە حتى ڕەفع کردێتە سەر ڕۆژوش. فەرمێ وەضریبوهم عەلەیها وهم ئەبناء 10. لێیان بن لە کاتێکا 10 ساڵ مناڵەکانتان نوێژ ناکەن. سەکەنە لە ئەوروپا و لە کەنەدا شتێکدا هاتووە کە کاتی خۆیان و نابێت لە مناڵ بدرێ. ریزۆنەبڵ فۆرس، یعنی شتێکە مناڵ تەئدیب بکە. مناڵە بێ شتێکە بێ لی بترسێ، بەڵام نابێت بە ترس شت وەرگرێ. زۆر جار تەمەڵیە. ئەم تەمەڵیە کە لە لاشەیەتی ئەگە بزانێ لێ ئەدرێ و هەمان لاشە عەزیەتە درێ نوێژەکەی پێیەکا، بەڵام ئەگە بزانێ ئیهمالەکرێ لەوانەیە بە خەوێک بیکوژێ. بۆیە بەیانیان ئەڵێ الصلاة خير من النوم. ئەبێ ئەم معنایە لە مێشکی مناڵەکە تا بچەسبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمرەکە تۆ ئەگە مناڵەکە دەست بگری 2 ڕۆژ 3 ڕۆژ نەچێ بۆ مەکتەب لەبەر تەمەڵی، ئەڵێ کوڕم 15 بەجێ هێشتی، باوەجان جەرز لەیە، کوڕم ئەمڕۆ نەچووی بۆ مەکتەب، دوێنێ غایب بوویت، پێرێ نەخۆش بوویت، بەتەمای چیت؟ بەڵام ئایا هەمان جەدوەل، هەمان زەبر، هەمان نەسیحەت لەگەڵ مناڵمانە بۆ نوێژ بەکارەهێنین؟ نەخێر، وەکو ئەوەی کە هەر مناڵی ئێمەش نەبن. خوای گەورە فەرمێ قوو ئەنفوسەکم وئەهلیکم نارا. مناڵەکەت ئەو پەڕی کە لە مەکتەب خوانە خواسە دەرنەچوو ئەکەوێت، یاخود فەسڵە بێ، ئیشێکی ترەکە لەوانەیە مستەقبەلی زۆر باشتر بێ کە ئێمە نەسیحەتی ئەمە ناکەین. بەڵام لە هەمان کاتاگە مناڵەکەت نوێژ دەکات چیە بێ؟ مناڵەکەت ئەبێ بە سوتەمەنی ئاگر. یعنی تۆ قەت بیری لەمە نەکردوتەوە ئەم مناڵە بەیانی ناڵێ باوکە دەست خۆش بێ دایەجان لەشتان ساخ بێ، متان جوان بەخێو کرد، بەس تخوا ئێستا بەڕیشی ئەوە ڕەوایە من بەبەر چاوتانەوە بکەش کرێ بۆ جەهەنەم. پێتان تەبیعیە؟ چیتیا بوو ئەگەر فێرتان کردمایە؟ چیتیا بوو ئەگەر ئەو هەموو زۆرەتان لێ کردم بۆ سەیرانێک، بۆ دەرەوەیەک، بۆ مەکتەبێ، بۆ خوێندنێ، بۆ سەردانێ، بۆ مۆڵێک، ئەو نەشتان پێ بوتمایە بۆ نوێژەکانتم، با نوێژەکەم بکردایە، با فێر بوومایە. بۆیە مناڵ ئەبێت ئەمە بە مودعەوە وەرگرێ. کاتی خۆی مناڵەکانی سەحابە
لەگەڵ نوێژە تام و چێژیان هەبوو بەعکسەوە حەزیان ناکرد ئەسڵان مزگەوت بەجێ بێڵن. گەنجێکی وەکو عەبدوڵای کوڕی عومەر باوکی ئەو پیاوە کەڵە پیاوە بوو کە لەناو مێژووا هەیە، بەڵام لە ماڵی خۆیان ناخەوت، ئاو لە مزگەوتە ئامایەوە. عینەن وەکوەوەی کە فەقیهی ئێستا بوو بێ و لە مزگەوتە شەو و ڕۆژ و خواردن و خەو و هەموو شتێکی لەناو مزگەوتە بێ. گەنجێک کە هەموو جانی تاقە و ئارەزووە بتوانێت خۆی بەستێتەوە بە مزگەوت، دڵی لە مزگەوتە معەلەق بێ، بەڕاستی کە من ئەم گەنجانە. بۆیە فەرمێت هەموو خەڵکێک کە بەیانی خەبەرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو چی ئەم شۆخەی بینیوە؟ دوای نوێژی بەیانی کە پێغەمبەری خوا لە محرابا دانیشت، منیش تەمەنامە کرد خەوێ ببینم بۆ پێغەمبەری خوای بجەڕمەوە. هەتا شەوێکیان خەوم بینی، لە خەوما دوو مەلایکەت هاتن بۆ لام، وتیان هەستە. دەستیان گرتم و بردیان مەسەر شوێنێک جەهەنەم بوو، بەڵام جی بینیم عینەن بیرێکی داخراوا بوو، سەرین رابێتەوە، دوو شاخی هەبوو. سەیری ناویم کرد، خەڵکێکی تیا بوو ئەم ناسین. طبعا لە ئەدەبی خۆی باسی ناکات چێ بوون، من خەڵکێکی تیا بوو ئەم ناسین. منیش کە ئەوانم بینی وتم ئەعوذ بالله من النار، پەناگرم بەخوا لە ئاگر. وتیان مەترسە با بڕۆین. دەستیان گرتم و ڕۆیشتین. فەرمی ئەم خەوەم بۆ حەفسەی خوشکم جێڕایەوە کە خێزانی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. ئەویش بۆ پێغەمبەری خوای جێڕایەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی نعم الرجل عبد الله لو كان يصلي من الليل. فەرمی تحلیلی خەوەکەی بەوە کرد، فەرمی عەبدوڵڵا زۆر پیاوێکی چاکە ئەگەر نوێژی شەوانیشی بکردایە، واتە ئەگەر قیام و لەیل و شەو نوێژی بکردایە چاکترە بوو. ئەها پێغەمبەری خوان بەسیجەکە نێرێ بۆ عەبدوڵڵا، بە کۆمنتێک بە سێندێک بۆیە نێرێ بە دەستی دووەمە کە پێی بگاتەوە. ئەم پەیامە بۆ مناڵ، زۆر جار مناڵ لەبەر چاوی خۆیان کە مەدحێکی لەوانەیە پەیامەکە وەکو خۆی نەگا، بەڵام دای کەسێ باسێکی سوورە زانی بۆیە جێڕێتەوە. ئەلێ زانی باوکە زۆر لە تۆ ڕازیە، ئەزانی باوکە زۆر دڵی بە خۆت تۆ خۆشە، ئەزانی دایکە زۆر زۆر وەسفتەکە، ئەزانی مامۆستای مزگەوت دەڵێ هەموو نوێژێک ئەو قامەتم بۆکە، ئەزانیت خەڵکی مزگەوت دەڵێن کوڕەکەی تۆ هەموو جارێ بانگەیان لە مزگەوتەکەیە، ئەزانن ئەو ڕۆژە بینی پشتۆ پا کردەوە مزگەوتەکە و پا کردەوە. ئەها مناڵ کە ئەم مێسیجەی پێ ئەگاتەوە ئەو نەیتر پێی خۆشە بێت، چکە ئەستەکاتی مجاملەیەکی تیانە. ئەم پەیامە بەچێە ئەگا بە خوشکەکەیە ترى فەرمێ فەکانە عەبدوڵڵاه لا ينام من الليل إلا قليلا. ئیتر عەبدوڵڵا شۆ ناخەوت. یەک پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەوی لە چاوەکانی عەبدوڵڵا تۆران. سەیری چەند جوانە، چەند مێسیجێکە، نەگلەی نەگازندە نەسەر کۆنە، هیچ. زۆر بە جوانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زانی لە عەبدوڵڵا چی دروستەکە. جارێکیان لە عێراقەوە دەرمانێکیان بۆ هێنا، پیاوی گوتی عەبدوڵڵا یەک دەرمانم بۆ هێناویت، دەرمانێکی زۆر تایبەت. وتی ئەم دەرمانە بۆ چییە؟ فەرمی ئەم دەرمانە بۆ خواردم هەزمکردنە. وتی من 40 ساڵە تێربەسکی خۆم نانم نەخواردەوە، خواردنی چی هەزم کرد؟ منەوە تێر نیم هەتا شتێ بخۆم بۆی کە مەعیدەم خواردنەکە سەرف بکە. ئەم پیاوانەیان لێ دەرچوو، بۆیە مەفروزە مناڵ پەروەردەکەی ئەو نەجوان بێ کە بەجێت هێشت چاوە ڕوون بێ کە بەجێڵیت، دڵت خۆش بێ، خەمە لێی نەبێ. ئەگەر نا مناڵ بە زۆر شتکەی بە قورگیا دوای تۆ نایکا. بۆیە عەبدوڵڵا ئیمان و دین و خوا و پێغەمبەر و نوێژ و مزگەوتی ئەو نەلا خۆشەویست بوو. دوای پێغەمبەری خوار صلی الله علیه وسلم فەرمی نزیکترین کەسێ لە سونەتەوە عەبدوڵڵا وەکو یەکەم جار چۆن دینی وەرگرت بەو پابەندیە بەو شێوەیە مایەوە. بۆیە بێ مناڵەکانمان وا فێرکەین کە ڕەمەزانیەت بە هەمان شێوە. سەحابەیەکی ئافەتی وەکو ڕەبیعی کچی میعوەث فەرمێت ئێمە مناڵەکانمان بە ڕۆژوە کرد کە بێتاقەتە بوون و هیلاکە بوون و داوی ناخواردنیانە کرد، ئەنجا یاریمان بۆ دروستەکردن یارەکانمانەیانێ بۆی کە یاری پێ بکەن. حتا ئەو کاتەی عنی کابرایەکی هێنا سەرخۆش بۆ عومەری کوڕی خەتاب، فەرمی وەیحەک وەئەبناؤنا صائمون، فەرمی خوا بگرێ سەرخۆشی لە ڕەمەزانە مناڵەکانی ئێمە بێشا بە ڕۆژوون. بۆیە هەر لە مناڵیەوە ڕۆژویان پێگرتن، بەس بۆ ئەوەی کە فێر بن 4 ساڵ 5 ساڵ یان وێڵە با بە ڕۆژوو بین، پاشۆیان خەبەریانەکردنەوە شتێکیانیانێ
مناڵەکە کێشەنگاو برسیە بوو ئەم دقی ناکەی شەڵاتانی وەڕۆ هەتانی وەڕۆیان هێشتنەوە بۆ ئەوەی کە ڕۆژەکەیان نشکێنن. هەندێکیان تا عەسر مەرجیان لەسەر ناکردن مناڵەکە بێ هەرسی ڕۆژەکە بە ڕۆژوو بێ. ئەمڕۆ تانی وەڕۆ سبەینە تا عەسر دوو سبەی تا ئێوارە ئەمڕۆ بە ڕۆژوو بۆ بەیانی بە ڕۆژوو نابێ. منداڵەکانیان ڕاهێنا ڕۆژویان لا خۆشەویستەکردن. ڕەمەزان تام و چێژێکی تایبەتی هەبوو لایەن واشیان فێرەکردن کا بێت ڕۆژوو دایک و باوک دڵی خۆش بێ هەر بەیانی زوو هەستن دوای نوێژی بیانی لە مزگەوت بمێنەوە ماڵ ئاوەدان بێ. ئەو ڕۆژانەی کە دایک و باوک لیان تووڕە بووە ئەم ڕۆژانە تووڕەش نەبوون چکەوتویانە ئینی سائی مەگەر شتێکیشان کردە بێ نیان هێشتووە مناڵەکە ئازار بچێشێ. مناڵەکە زانیوێتی ڕەمەزان ڕۆژێکی تایبەتە ئەگەر عەجوولیش کا لێدان ناخوایان کەس نییە بەسەریا هاوارکە. دەبەرەوە جەوێکی وایان بۆ مناڵەکانیان دروستە کرد کە مناڵەکە تام و چێش لە ڕەمەزان ببینێ. مناڵەکان هەمویان لەگەڵ کەس و کار و بنەماڵە و خێزانە هەموو ئێوارەیە کۆ بوونەوە لەسەر خواردنەکە ڕۆژویانشکان ڕۆژوو ئەبوو بە شتێکی تام و چێژار کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەو کاتەی کە ڕۆژوان ڕۆژوەکەی ئشکێنێ لەو کاتەیە لە هەموو کاتێکی خۆشترە. مناڵە بە فێری ئەوە کرێ فێری دوعا کرێ لەو کاتەیە. دوێنێ مناڵێ لە عەیادە بوو هات کاتی ڕۆژوشکان بوو دەنگە خورمایەکمان نایە دیقەتما خورماکەی نەخوارد ئەوە تۆزێ وەستاو وتمەوە دوعا بۆچی کرد وتی وەڵای دوعام کرد خوا شفام بە. ئەوە مناڵ بوو خۆم تەسەورم ناکرد ئەوە دوعاکەیم پێخۆش بوو سەری ماس کرد لە تاوە ینی زۆر هەستێکی خۆشم بۆ دروست بوو کە لەو کاتەوەت ماشەڵڵا و مناڵەستەکە لەو کاتەیە دوعا قبوڵە بێ ئەم کاتە لە خوای گەورەوە نزیکە. دەشکێکی جوان عینەکێکی جوان کسێکی یعنی بۆکوڵێ بە مانای کەلیمە نقڵێ بوو بۆ خۆی. چۆن بتوانین وا بکەین تام و چێش نەک لە خواردنە لە عیبادەتا بۆ مناڵەکانمان دروستکەین. بەڕاستی ئەمە جوودێوێ ئەمە ئەرکێوێ ئەمە زۆری ناوێت لە دایک و باوک بەڵام مناڵ کە بینی باوکی نوێژەکانی بە جەماعەتەکە دێتەوە ماڵە و سونەتەکانەکە خۆی لە دوایە واوەستێ باوکێکا بە ئیمام باوکی ئەم جارە نهاتەوە خۆیەکێ ئیمامەتی بۆ خوشکەکانێکە لە کاتێکە باوکی لە ماڵ نییە فێرە بێ وردە مناڵ ئەگە مناڵ نوێژەکانی لەسەر کۆ بۆ ئێوارە بیرەکەوتەوە تەرەکۆن ڕۆژەکانی کردووە باوکا بێ 5 فەرد بژێڕێتەوە پێی ناکرێ بەخوا هەرشێکی کردووە لە کۆڵێکاتەوە لەبەرەوە تام و چێژ لەو نوێژە ناکە بۆ هەرچیەکتان کردووە بە ڕێزەکانم حاولە بکەن کە مناڵەکانتان لەسەر پەرستش ڕابێنن بۆ ئەوەی کە خۆی گەورە فەرمێ وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا. لەو کاتی کە باسی نوێژ و پەروەردەی تو بۆ مناڵەکانتەکە باسی ڕزق بووەکە فمن نحن نرزقك واکەیەکی لەسەر چاوەکانی ڕزق ئەوەیە کە بەرەکەتی ڕزق ئەوەیە کە خۆت و مناڵەکان پابند بن بنوێژەوە. نحن نرزقك والعاقبة للتقوى. ئێمە ڕزقتەین پەلەپەلی ئیش و کار و کاسبیت نەبێ بەڵکو پەلی ئەوە هەبێ چۆن بتوانی مناڵەکەت دوای خۆت کە بەجێت هێشت بە ئیسراحەت بەجێ بێڵی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە مناڵیەوە عەلی جوانترین نموزەجە کە ئیمان بە پێغەمبەری خوا هێنێ مناڵە 10 ساڵە نێتوانی نوێشکا لە مەکەیە لە ترسی قوڕەیش ئەچوو لە دەرەوە لە بیابانێکە لە دۆڵێکە نوێژەکانی لەگەڵ پێغەمبەری خوا ئەکرد صلی الله علیه وسلم یان بەتەنیا و ئەهاتەوە سەیری ئەمە بکەن عەلیەک بەو مناڵیە بۆیە وإنها لكبيرة إلا على الخاشعين. نوێژ نابێ قورس بێ لەسەر شانی مناڵ هەر سەیری ساعتێکی کە بڵێ باوە تەراویحەکە چەندی ماوە نەخێر ئەبێ مناڵ فێری عیبادەت بێ فێری قورئان خوێندن بێ بە منافەسە لەم مانگەیە بڵین دێڵە چێ ختمێکەکە ئەوی ختمێکی کرد چی بۆکەین هەدیە الله ئەکبەر ئەمرەیەکی بۆکەین ئینشاءالله ئەوەی کە دوو ختمی کرد لەبەرەوە مناڵە بێت تەشجیع بێ. دایکە عایشا فەرمێ هەڵوامان بۆ مناڵەکانمان دروستە کرد ئەچوین لە ناو دەرزەکانە دەرمانە هێنان خواردنی خۆشمان بۆ حازرەکردن ئەمانە ئێوارە شتی شیرینمان هەیە الله هەتا ئێستاکەنش ئەو شیرینی لاو کووردا هەیە ئەکرێ بەشێکی لەوە هات بێ کە ئێواران ئێمە دانیشینە سەر سفرەکان شیرینی ئەبەخشینەوە یا دەئیدێ بە مناڵەکانمان
بۆی کە مناڵ دڵی خۆش بێ. ئەگەر گەورە جارێ دڵی خۆش بێ بەوەی کە ڕۆژوەشکێنێ ئەبێ مناڵ 2 جار دڵی خۆش بێ بۆ خواردنەوەی کە چێژی هەیە لە لای و حەزی لێتی لێ ئەوانەیە ڕۆژی پێ بشکێنێ. بۆیە بەڕێزەکانم بابەتی عیبادەت، بابەتی قورئان خوێندن بە تایبەتی لە مانگەیە، بابەتی ڕۆژوو، بابەتی نوێش لە مناڵە ئەبێت بێ بە مەلەکەتیایانە وا مناڵەکانمان دروستکەین کە ئەوان دەسی ئێمە بگرن بۆ پیرەکەمان کە بڵێن باوکە دایکە کاتی نوێژە، کاتی مزگەوتە، کاتی جەماعەتە، کاتی تەراویحە، کاتی بەربانگە، کاتی پارشێوە، کاتی شەوانی قەدرە، کاتی شەو نوێژە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.